سڵاوتان لێبێت شەپۆلێکی باران و بەفر و سەرما ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە. پێشبینیمان وایە کە لە شەوی دووشەمە لەسەر سێشەمە شەپۆلێکی بەفر و باران بگاتە ناوچەکانی هەرێمی کوردستان کە کاریگەری ئەم شەپۆلەیە دەرێ ناوەڕاستەوە. ڕۆژی سێشەمە و تەواوی کاتەکانی ڕۆژی سێشەمە بە شێوەی ناوبەناو ئەگەری بارانبارینی سەرانسەریە هەیە لەسەر جەم ناوچەکانی هەرێمی کوردستان و واروها هەندێک کات ئەگەری ڕوودانی هورە بروسکە و تاوەبارانی باشەیە لەگەڵ دابەزینی پلەکانی گەرمەوە. لە ناوچە شاخاوەکانیش ئەگەری بارینی بەفر هەیە لە ماوەی کاریگەری ئەم شەپۆلەیە پلەکانی گەرمە 7 تاوەکو 8 پلە سیلیزی داهەبازێت و کەشوهەیەکی سارد دەست پێکا و هەندێک جار خێرایی بارچالاکە بۆ 25 تاوەکو 28 کیلومتر لە سەعاتێکە ئەگەری چالاکبوونی با هەیە. لە ڕۆژی چوارشەمە بەهۆی زیاتر دابەزینی پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان ئەگەری هەیە بەفر بێتە نێو بەشێکی سنتری شارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارازگای هەڵەبجە و سلێمانی و هەروەها سۆران و خەلیفان و شیلازێ و ئامەدی و بامەڕنی و پیرمام و شەقڵاوە و پێنجێن و بارزان و دەڤەری باڵەکایەتی بەگشتی و ئیدارەی ڕاپەڕین وەروها بەرزایەکانی باکووری گەرمیان و دەوروبەری پارێزگای دەوروبەری قەزای چەمچەماڵ و هەروەها پێنجۆنش بە هەمان شێوە بیارە و تەوێڵە بەشێکی زۆری ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان ئەگەری بارینی بەفر هەیە و ئەو ناوچانەی کە ئەکەونە نێوان بەرزی 550 تاوەکو 600 لە ئاستی ڕوو دەریاوەتە بەرزەکانە لەو ڕێژەیە زیاترە بە تایبەتی لە سەروی 600 زیاترە ئەگەری بارینی بەفریان هەیە بە بڕی جیاوازواتە ڕەنگە لە هەندێک ناوچە 1 سانتیمەتر بەفر ببارێت و لە هەندێک شوێنش زیاتر لە بۆ 15 سانتیمەتر بەفر ببارێت. بە تایبەتی ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە لە کاتی بوونی هەوری پێویست چونکە هەندێک کات شەپۆلەکە لاوازە بێت لە ڕۆژی چوارشەمە بە تایبەتی دوانی ڕۆژی چوارشەمە بەڵام لە هەر ناوچێکدا هەوری چڕ و هەوری پێویستە بێت ڕاستەخۆ ئەبێتە هۆی بارینی بەفر ئەمەش بەهۆی دابەزینی زۆری پلەکانی گەرمایە لە هەرێمی کوردستان و لە ڕۆژی پێنجشەمە دوای نیوەڕۆکەی بەیەکجاری شەپۆلەکە لە هەرێمی کوردستان کۆتایی پێدێت و پلەکانی گەرما بە ڕێژەیەکی بەرچاو دابەزن بە تایبەتی لە کاتەکانی شەودا ئەگەری ڕوودانی شەختە و زوقم و بەستن هەیە و پلەکانی گەرما بۆ ژێر 0 سیلیزی دابەزن و کەشوهەوایەکی سارد تاوەکو هەفتەی داهاتوو هەرێمی کوردستان بەگشتێکرێتەوە. ڕێژەی بارانبارنەکانش لەسەر تا سەری هەرێمی کوردستان دڵخۆشکەرە و پێشبینیەکەن زیاتر لە کە کەمترین بڕی باران 25 میلیمتر بارانە بێت و زۆرترین بڕی بارانبارینیش 55 بۆ 60 میلیمتر بارانە بێت. وەڵڵاهو ئەعلەم و هەر شاد بن.